سڵاوی خوای گەورەتان لێبێت بەڕێزان باز لە وردەکاری موچەی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکەین. دیارە بەپێی ئەو داتایانەی کە نێردراوە بۆ بەغداد بەشی زۆری موچە زیاتر لە 150 موچە لە هەرێمی کوردستان بۆ بواری سەربازی دەڕەوە و زۆرترین تێبینی لە بواری سەربازی هەرمەژوای کردووە کە لیستی وەزارەتە ئەمنیەکان بۆ بەغداد نەنێرن بۆ یەبوونی ناوی وەهمی و بندیوارێکی زۆر لە ڕیزی هێز ئەمنیەکان. ئێمە باز لە وردەکاری بڕی موچەی فەرمانبەران و دواتریش موچەخۆران بە هەموو توێژەکانەوە دەکەین. بەڵێ ئەگە سەرەتا باز لە موچەی فەرمانبەران بکەین، ئەوانەی کە بە حساب داوام دەکەن، فەرمانبەرانی مەدەنی و سەربازی کەوانەی کە فەرمانبەرن لە سلکی مەدەنی و سەربازی بەم شێوەیە ئەوەی کە وەزارەتە سەربازیەکان ئەو ڕپارەی کە بۆیان دانراوە 425 ملیار دینار دانراوە بۆ وەزارەتە سەربازیەکان کە لە 54.3 موچەی فەرمانبەرانە و وەزارەتە مەدەنیەکان و فەرمانبەرانی مەدەنی 357 ملیار دینارە کە لە 145.6 موچەی فەرمانبەرانە و بە کۆی گشتی ئەوەی کە بۆ موچەی فەرمانبەران دانراوە جگە لە خانەنشینان و توێژەکانی دیکە 782 ملیار دیناری مانگانەیە کە لەو بڕە زیاتر لە 154 بۆ بواری ئەمنی دەڕوات و تێبینی زۆر لەسەر لیستی هێز ئەمنیەکان لە ناوی وەهمی و بندیوار و بە جۆرێکیش کە بەشێک لە هێز ئەمنیانە هێزی دەرەوەی کوردستانن، هێزی پارچەکانی دیکە بۆ نمونە پارتی هێزی دروستکرە بۆ هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بودجەکان لەسەر خەڵکی کوردستانە و هێزەکانی ڕۆژئاوای کوردستان کە بودجەکان لەسەر خەڵکی کوردستانە. بینە سەر موچەی موچەخۆران هەموو توێژەکان چۆن دابەشکراوە بەم شێوەیە وەکو ئاماژەمان پێکرد لە بواری سەربازی 425 ملیار دینارە کە دەکاتە لە 144.7 کۆی موچەی موچەخۆران ئەوەی پێشتر فەرمانبەران بوو و وەزارەتە مەدەنیەکان 357 ملیار دینارە کە دەکاتە ڕێژەی لە 137.6 موچەی موچەخۆران و خانەنشینان بە خانەنشینی مەدەنی و سەربازی 119 ملیار دینارە کە دەکاتە ڕێژەی لە 112.5 موچەی موچەخۆران و شەیدان و ئەنفالکراوان زیندانیانی سیاسی بەرکەوتوانی چەکی کیمیایی 37 ملیارە کە لە 103.8 موچەی موچەخۆران پێک دێنێت و کەم ئەندامانیش لە چوارچێوەی چاودێری کۆمەڵایەتی 10 ملیار دیناریان بۆ تەرخان کراوە بۆ خەرج دەکرێت مانگانە وەکو هاوکاری وەکو مێنحەک کە لە 100 کۆی موچەی موچەخۆران پێک دێنێت بە کۆی گشتی 949 ملیار دینارە. بەڵام ئەوەی کە تێبینیە دیارە موچەی بواری سەربازی لە هەمویان زیاترە وەزارەتە ئەمنیەکان و دیارە ئەمە خانەنشینانی سەربازیشی لەگەڵ نییە کە 55 زیاتر لە 55 میلیار بۆ خانەنشینانی بواری سەربازی دەڕوا. ئەگەر ئەمەشی بخەینە سەر بڵێن موچەی بواری ئەمنی دەکاتە 480 میلیار دینار کە ئەو کاتە زیاتر بڵین لە نزیکەی لە 160 کۆی موچەی موچەخۆران بۆ بواری سەربازی لە فەرمانبەر و هەروە لە خانەنشینی سەربازی دەڕوات و کۆی موچەکەش 949 ملیار دینارە. دیارە ئێستا تێبینی هەیە لەسەر بەرزبوونەوەی ئەو خەرجیە پێشەم کابینەیە خەرجی لیستی موچە 881 ملیار بوو، ئێستا لە ماوەی 4 ساڵی ڕابردوو 68 ملیار زیادی کردووە بووە بە 949 ملیار دینار. بەڵەوەی کە بینیتان وردەکاری موچەی موچەخۆران بوو بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.